بینەرانی خۆشەویستی کورسانی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. جەدەل و دانووسانێکی گەرم و گوڕ لە بەغدا هەیە. چاوەکان لەسەر کاژمێریانزەی پێشنیوەڕۆی سبەی کایە هێز و لایەنە سیاسیەکان دەگەنە ڕێکەوتن بۆی نیسابی یاسایی تەواو بێ و دانیشتنەکە بکرێ، یاخود هەر لەم شەوە ئەعلانی هەڵۆشانەوەی جەلسە ئەکرێ، یاخود سبەی لە ناو هۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ململانەکەیەک لا دەبێتەوە. شیعە بۆتە دووبەرە، کوردیش یەکێتی و پارتی ئێستا بە دوو ئیتیجاه لە بەغدان. ئێستا پارتی وەکوەوەی باز دەکرێت کە یەکێتی دەڵێت پارتی سواڵی دەنگ دەکات و دەرگا بە دەرگا دەگەڕێت، پارە سەرف دەکات بۆ ئەوەی دانیشتن ئەنجام بدرێت. پارتیش دەڵێت یەکێتی دەرگا بە دەرگا دەگەڕێت و سوال دەکات و پارە سەرف دەکات بۆ ئەوەی دانیشتنەکە ئەنجام نەدرێت. ئەمە حاڵی سبەی نییە. دانیشتنەکان ئەم شەو چڕوپڕ دەبن تا بەرەبەیان ئەگەر نەگەنە ڕێکەوتن دۆخی عێراق چی بەسەر دێ. وەک یەکێتیەکان گلەی دەکەن پارتی بۆچی یەکڕیزی تێکدا. هەموو ئەوانە ئەم شەو لە بەرنامەی ڕەهەند گفتوگۆی لەبارەوە کرێ بە میوانداری هەریەک لە بەڕێزا لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز زانا تۆفیق کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان. کاک زانا بەخێر بێت. هەروەها لە کەرکووکەوە بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی گۆڕانی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان. سوپاس مامۆستا. هەروەها لە ئەولێرەوە بەڕێز غەیاس سورچی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ سێمیوانی عزیزم. کاک زانا دۆخەکە بۆ وای لێ هات؟ پێت وایە دۆخێکی ئاساییە مەسەلەن پارتی چۆتە بەرەی ئەوەی کە ناوێت لە ناوە ڕزگاری نیشتیمانی لەگەڵ سەدر و حەلبوسی و خەنجەر و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەیەکی ترە ئێستا کورد بە دوو ئیتیجاه لە بەغدایە. بەڵێ پێشەکی سوپاس بۆ بەڕێزێک کاک زاناوە ڕێزیشم بۆ میوانە بەڕێزەکان هەیە. بە دیدگای من بە ڕوانگەی من شتێکی زۆر طبیعی و ئاساییە بێت ئەگەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ململانەیەکی سیاسی تەندروست بکەن لەسەر پۆستی سەرۆک کۆمار بێ، لەسەر هەرچ پۆستێک بێ. واتە منەمێ بڵێم دەبێت ئێمە لە سیاسەتا فێری نقطەیەکێ ببین، فێری سیفەتێکێ لە ناو سیاسەتا ببین. ئەوی ژەوەیە کە دەبێتتر ئێمە ئەو قۆناغە تێپەڕێنین کە هەر پۆستێک لە هەرێمی کوردستان یا لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بێت تەنیا موڵکی پارتی دیموکراتی کوردستان بە یا موڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. دەبێت ئێمە لەوە فێربین کە دەبێت لە نێوان کۆی گشتی هێزە سیاسەکان لایەنە سیاسەکانە چ لەسەر ئاستی عێراقا بێت یا لەسەر ئاستی کوردستانە بێت ململانەی سیاسی زۆر تەندروست بکرێت و وا بکرێت ئیتر لەمە دووە سیاست بە ڕیتمێکی تر بە میتۆدێکی تر بە شێوازێکی تر یاخود بە نۆرمێکی تر لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیشتا سیاست بکرێت. بۆچی لە ماوەی ڕابردوودا ئەگەر دیقەت بدەین ئەم ڕیتمەی کە لە عێراقا بە تایبەتی باسی یەکەم کاتێک کە هەڵبژاردن دەکرێت پارتی دیموکراتی کوردستان و کۆی گشتی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە کە دەچنە بەغا ئەوەی کە ئێمە باسی یەکەین یەکڕیزی نازانم ناوخۆی ینی خستنی ناوماڵی کورد ئەمە تەمان شتێکی باشە ئەگەر هەبێت لەسەر هەندێک بابەتی معەن. بەڵام خۆی ئەگەر ئێمە سیاست وەکو چەمکەکەی وەربگرین وەکو زانست وەری بگرین بریتە لە هونەری بەڕێوەبردن و ئیدامەدانی سراعاتی سیاسیە. خۆ ناکرێت ئەگەر ئێمە هەموو یەکدەنگ بین یەک ڕنگ بین هەمووەکو یەک قسە بکەین لە سیاسەتا واتایتر تعدودێتمان بۆ چییە پرۆلاریزمە شەیمان بۆ چییە. لەم ماوەی پێشوە من بەڕاستی وتارێکی بڵێسەخانم خوێنەوە بڵێسەی جەبار فەرمان وتارێکی زۆر جوانی نووسی و لەسەر یەکڕیزی ئەڵێ زۆرترین بەکارهێنەری هەیە بەس کەمترین بەکاربەری هەیە. ڕاستە لە هەرێمی کوردستانە ئێمە مستەڵەحاتە زۆر بەکارێنین بەس کەمتری کاری پێەکەین. ناکرێت ئێمە بۆ هەموو بابەتێک بڵێن دەبێ ئێمە یەکڕیز بین. یەکڕیز بۆ هەندێک بابن کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە ئاساییە کە کۆی گشتی هێزە سیاسەکان لە بەغایە یەکدەنگ بن و پشتی یەکتری بگرن. بەڵام لە ڕابردووشدا ئێمە بینیمان
پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەک وتلەیە بوون لە بەغایە واتە ئێستا مادەی 140 جێبەجێ نەکراوە و سەرۆکی کۆماری عێراق لای هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە وەکو پێویست تەواو ئەمە بە دیدی ئێمەیە وەکو پێویست بەڕاستیەکەی ئەو پۆستە بەکار نێهێراوە بۆ بابەتی گشتی بۆ چاکەی گشتی بۆ خزمەتی گشتی ئێمە دەمانوێت لەم ململانیانەیە کە ئێستا لە بەغایە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار داوامان کردووە کە ئەم جارە با کاندیدی پارتی بێ بزانین پارتی تاقی بکەینەوە لەم تەجروبەدا بزانین ئەم تەجروبە سیاسی کە ئێمە بانگەشەی بۆکەین ئەڵێن ئەگەر پۆستەکە لە پۆستی سەرۆک کۆمار لای پارتی دیموکراتی کوردستان بێ تا چه ئەندازێک دەتوانێت ئەوانەی کە کێشەن لەناو بەغایە پەیوەندیان بە هەرێمی کوردستان وەیە تا چه ئەندازێک ئێمە توانین ئەو پۆستە بەکاربێنین و پارتی بە حەقێکی خۆشی بینێتەوە دەڵێت ئێمە 7 ساڵە لای هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانە با ئەوانیشەوەنە وەکو کوردەڵێت چقڵدانیانەوە تۆزێک گەورەتر بێت بۆ 4 ساڵ قبوڵی بکەنەوە بێتەوە لای پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەمەیە ئەوەش بڵێم ینی ئەمە نابێتە کۆتایی دنیا و من پێم وانە کادەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئازۆ بەرپرسیارەتیان ئەگەر بۆ سبینێ بۆ نمونە ئەم پۆستە هاتە لای پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستانە ئیستقرارەتی سیاسی تێک بچێت من قەناعەتم بەوە نییە چونکم ئێمە هەمومان لە یەک بەلەماین چه پارتی چیەکێتی چ بزوتنەوەی گۆڕان چ کۆی گشتی هێزە سیاسیەکان لەبەرەوە دەبێت ئێمە بڕایەکمان بە نقطەیەک هەبێت و لە یەک نقطەیە ئەبێ هەمومان کۆک بین ئەویش ئەوەیە کە بەرژەوەندی گشتی لەسەر هەموو بەرژەوەندەکانی ترەوەیە زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین کاک غەیاس سۆرچی سڵاو لێبێ بەڕۆحێکی ڕاضی وەریگرن پارتی دیموکراتی کوردستان داوای ئەو پۆستە کاگەر ئەو پۆستە بۆ پارتی بێ چی خراپەی تێدا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئێوە نیگەرانن لەوەی کە پارتی چۆتە بەرەیەکەوە کە بەناوی بەرێ ڕزگاری نیشتیمانی وەکوی کە ئاشکرای و ئێستا کار بۆ ئەوە کەس بینێ کاندیدەکەی ببێتە سەرۆک کۆمار پێشەکی سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێستان و هەر میوانە بەڕێزەکەتان وەسپاس بۆ ئەم میوانداریە بەڵێ خۆ ئێمەش لەگەڵ ئەوە داینە ئەو هەواڵە زانە باسی لەوە کرد کە ئەبێ ڕیتم بگۆڕدرێ چکە ئێمە چوینە قۆناغێکی تر و ئەبێ جیاوازی هەبی لەگەڵ خوولەکانی تر لە بەغدا زۆر شتێکی ئاساییە کە پارتی بچی لەگە بەرەیەک یەکێتی لەگە بەرەیەکی تر و هەر حزبێکی تر ینی یەک ڕیز نەبین بەڵام ئەو دروشمانە هی پارتی بوون کە ئەبێ مێک ماڵی کورد یەک بی ماڵی کورد و بە یەک دەنجی و بە یەک دروش بچین بۆ بەغدا ئەبێ کاک زانا و سەرکردایەتی کاک زانش دەبێ ینی لێبوردن لە یەکگرتووی ئیسلامی بکەن کاتێ کە ئێمە هەمومان بە هاوپەیمانیێکی کوردستانی چوین بۆ بەغا یەکگرتووی ئیسلامی بۆ چوونی وابوو کە بە تەنیا بچیتن ئێوە کاکە لە بادینان هەموو بارەگاکانتان لێشتاندن ئیزگەکاتان لێشتان تەلەڤیزیۆنتان لێشتاندن کاکە چەند سەرکرداتی مەکتەب سیاسیتان لێکوشتن کەواتە دەبێت جەنابەت ئێستا لە داوای لێبوردنیان لێ بکەیت لە یەکگرتووی ئیسلامی دوام هیچ شتێکی ئاسایی نییە هێزە کوردیەکان لە بەغدا یەک دەنگ و یەک ڕنگ و پێکەوە نەبن یعنی هاوپەیمانە با لە کوردستان هەر شتێک هەبێتن دووبەرەشی هەبیتن ناکۆچی هەبی لێکتێن نەگەیشتن هەبی بیر و بۆ چۆنی جیاوازەوی بەڵام لە بەغدا کورد ئەبێ یەک ڕیز بیتن ئەمن پرسیار لە کاکزانە دەکەم ئایا ئێوە کە چوون بۆ بەغدا ئێوە تەمان ئێوە نوێنەراتی کورد ناکەن ئێوە چون لەگەڵ تەحالفێک کە ئەم تەحالفە یان ئەو هاوپەیمانیە باس لەوە دەکات کە ئێمە بڵێن حکومەتی زۆرینە پێک دێن کاکە لەو حکومەتە زۆرینە ئێوە کەمترین حزبن یعنی مقتەدا سەدر 73 بۆ 75 کورسی هەیە کاچی من و هەروەها برانی سنە لە پێکهاتەی سونە ئەوانی زیاتر لە 6 کورسیان هەیە تۆ 31 کورسی هەیە تۆ دەتوانانی بەو 31 کورسیە لەگە حکومەتێکی زۆرینەیان برێن ڕزگاری نیشتیمانی ینی کوردستان پێ ڕزگار دەکرێت من نازانم ئێوە چه دروشمێکتان هەڵگرتووە ئێستا مقتەدا سەدر بە ئاشکرا ئەڵێ کەللا لیل ئەمریکان مقتەدا سەدر ئەڵێ ئێمە ئەمریکا دەرەکەن بە خۆشی و ناخۆشی بێ ئایا ئەو کات ئێوە هەڵوێستان چ دەبی لەم ئەوەیەوە کاشی من مقتەدا سەدر کە ئەو کاتێک کە کۆنفرانسێک لە هەولێر کۆنفرانسی تەطبیع واتە ئاساییکردنەوە کرا چەند عشایری سونە مەذهب و ئانە هاتن بەشداریان تیا کرد ئاساییکردنەوە تەمان لەگەڵ ئیسرائیل کۆدا سیر کە مقتەدا سەدر چی بە پارتی و بە حکومەتی هەرێمی کوردستان گوت یعنی گوتی کە ئەمە بوویتە معقەلی جاسوسەکانی ئیسرائیل و ئەمریکا کاکە ئێوە کە بۆ پۆستی سەرۆکی هەرێم
هەموو هاوپەیمانی و هەموو لێکتێگەیشتن و هەموو کورتان دالایەک و باشش بزانێ ئێوە لەوێ کەمینەن زۆرینە نین نەڵێ حکومەتی زۆرینە یان حکومەتی ڕزگاری نیشتیمانی نەخێر بۆ پۆست چەند پۆستێک بۆ بە تایبەتیش پۆستی سەر و کۆمار ئێوە هەموو ناوماڵی کوردیتان تێکدا ناوماڵی شیعەشتان تێکدا تا ڕادێک ناوماڵی سونەشتان تێکداوە و ئەمەش گرفت لەوەدا چییە ئەم چۆن گرفت لەوەدا چییە مەسەلەن کاکزانە پێوا بوو کە ئاسایە لەسەر کۆمەڵێک بابەتی معەن یەک ریزیە بێ بەڵام لەسەر ئەوانە گەرنەش بێ ئاسایە مەسەلەن لەسا یەک ریزیەکە تێکدراوە چ گرفتێک دروستەکە مەسەلەن ناوماڵی کوردی ناوماڵی شیعی کاکە من ئاماژەم پێکرد من گوتم لە کوردستان گرفتمان هەیە ناڵێم نییە کەس ناتوانانی برێنیە لە بینی یەکێتی و پارتی هەیە لەگەڵ نەوەی نوێمان هەیە ئەو لەگەڵ ئێوەی هەیە یەک گرتووە کۆمەڵە تا دوایە برادەرانی گۆڕانە بەڵام لە بەغدا دایمەن هەر خۆیان دەگۆ دەبی ئێمە هەمومان پێکەوە بینی ماڵ ناو ماڵی کوردی ڕێک بخەینەوە ئێستا دەرێوا چ گرفتەکەی بەڵێ گرفت هەیە چۆن گرفت نیە تۆ لەگەڵ هاوپەیمانیەک سوی ئەم هاوپەیمانیە لەلایەن هەموو عێراقیەکانەوە جێگومانن کاکە سونەکان بە عەلەنی و بە ئاشکرایی لە تورکیا و لە ئیمارات و لەگەڵ ئیمارات و سعودیا خۆیان لێکداوە هاتوونەدە ناو ئەم پرۆسە گومانیەوە کاچی من ئێوە بەگەریان کەوتون هیچ شتێک کۆتا ناکاتەوە لە ڕووی ئایدۆلۆجیا لە ڕووی بۆ چوون لە ڕووی دەستکەوتەکان بۆ هەرێمی کوردستان بەڵێ لێکەوتەی لێ دەکەوتەوە چۆن ئەمانە ئەم چوارچێوەی هەم ئاهەنگی هەرگشتیان ئەگەر کورسیشان نەبێ بەڵام دەنجیان سێ بە قەدەر دەنجی مختەدا سەدرا ئەمانە هەمویان گروپی چەکداریان هەیە کاغاز ئێوە وەکو یەکێتی ئەو ڕخنانەی کە لە پارتی دەگرن لەبەرەوەی پۆستی سەر و کۆمار کە هی ئێوە دەیەوێ بیبات یاخود ئەو جوڵەیە ئەو موڤەی پارتی زیانی بۆ قەزەی کوردیە بێ کامەیە ینی ئێوە لەناو ئەودا خۆتان یەکلا کردوتەوە هیچ گرنگ نییە لای ئێمە بڵێن پۆستی سەر و کۆمار تا ڕادەیەک شتێکە مەمەعنەویە بۆ گشت کورد بەڵام ئەوەی کە دەرهاوێشتەکانی ئەم ڕێککەوتنەدا بڵێن ئەم هاوپەیمانی سێ قۆڵیە دەرهاوێشتەکانی زۆر بەگران لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەوڵاتی کوردستان دەوەستێتەوە ئێستا وا بە ئاشکایی کەس بەدزی بە کەسی نەگوتووە بە ئاشکایی ئەو شیعانە بڵێن کە لە چارچەوەی هەم ئاجینە دەستخاوەن دەسەڵات و قووەتن و هەموو شتێکیان لە بەردەستدایەوە بە ئاشکرا ئەڵێن پارتی ناوماڵی شیعی تێکدا ئەوە ئێرانی دراوسێمانە بە چەندین جار باسی کردووە و بڵێن هەڕەشەی کردووە ئەڵێ پارتی بوویتە سەبەبیەوەی کەم ناوماڵی شیعە تێکدراوە بەڵێ دەرهاوشتەی هەموو شتێکی لێ چاوەڕوان دەکرێتن دەربارەی پۆستی سەرۆ کۆمار سەر ئەمە پرۆسێکەمە لە 2010 چوینێ خواگەر کاندیدی پارتی دەرچوو بە زۆر شتێکی ئاسایی بوو ئێستش هەر کاندێک دەربی شتێکی ئاساییە بەڵام ئەوان پێش ئەوەی کە بچن بۆ بەغدا ڕۆژێک ئەیان وت یەکێتی عراقچیاتیەکە یەکێتی چاوی لە پۆستەکانی عێراقا یەکێتی دروشمی عراقچیاتی هەلگرتووە یەکێتی خزمەتی کورد ناکاتن تا 2 سعات کە بڵێم تەواو نابی بەڵام ئێوە لە چاوچروکانێک بەبێ یەکێتی و بەبێ گۆڕان و بەبێ هەموو حزبەکان ئەوانەی لە حکومدان و لە حکومدانیا ڕاتان کرد بۆ بەغدا کاکە ئێوە شتێکتان نووسیوە لێک تێگەیشتنێک لەگەڵ ئەم دوو هاوپەیمانیە لەگەڵ بڵێن ڕەوتی سەدر و لەگە سونەکان لە 13 نقطە خۆی دەگرێت پێم بڵێ کاکزانێت چ شتێکی بۆ کورتیایە بەس پێم بڵێ ئێستا من ئەگە شتێ دابی دەستخۆشی لە تۆ لە سەرکردایەتی و لە پارتەکە دەکەم باڵێ کاخیاس ئەگەر ڕێمەولات گفتگۆی زیاترەکەی مامۆستا محەممەد ئەمەی دەگوزارێت حاڵەتێکی ئاساییە بۆ کورد بۆ قەزەی کورد یاخود مەترسیێکی گەورە لەسەر قەزەی کورد دروست دەکات پێشەکی ڕێز سڵاوم بۆ هەردوو میوانە بەڕێزەکەت کاکزانە بۆ مناقەشەی ئەمە لە حکایەتێک لە بینی هەردوو خوا لێ خۆشبوان مام جەلال و مەلا مستەفا دێنەوە لە 1970 ئەمە لە کتێبی دیداری تەمەنا بڵاو کراوەتەوە لە دوای واژۆکردنی بەیاننامەی یانزەی ئازار بۆ ئاشتەوایی مام جەلال سەردانی مەلا مستەفا ئەکا بۆ ئەوەی باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ مەلا مستەفا ئاش بنەوە مەلا مستەفا لەگەڵ مام جەلال دوای ئەوەی کەوا گلەیی لەیەک ئەکەن مەلا مستەفا سوێن بۆ مام جەلال لەخواوە لە کتێبەکە بڵاو کراوەتەوە ئەڵێ وەڵڵا وەبیلا وەتیلا ئەو ڕۆژەی مستەفا دیارە مەبەستی خۆتی ئەو ڕۆژەی مستەفا لە بەغدا هەڵدەواسرێ لە لای دەسەڕاستم ئیبراهیم ئەحمەد هەڵەواسرێ و لای لە دەسە چەپم جەلال تاڵەبانی هەڵەواسرێ و لەو لاشمانەوە عومەر دەبابە پێیان دەڵێ ئێمە چارەنووسمان هەموو بەیەکەوەیە
ئەم حکوومەتە فێڵمان لێ ئەکات دژمنی هەموو کوردە و لە بەغا هەموو بە یەک چاو سەیرمانەکە. ئەمە لە 1970 ئەم دیالۆگە ڕوویداوە. کاکە زانە من پێم وایە ئێستاش نە ئیتاری تەنسیقی نە هاوپەیمانی ڕزگاری نیشتیمان لەگەڵ کووردا ڕازگۆن. تەجروبەی ڕابردوومان ئەوەی سەلماندوو هیچ لایەکیان لەم دوو لایەنە لەگەڵ مافەڕەوەکانی گەلی کوردانین، لەگەڵ ئیستحقاقی کوردانین، لەگەڵ فیدرالیەتی ڕاستەقینە نین، لەگەڵ هێزی پێشمەرگە نین، لەگەڵ جێبەجێکردنی ئەو برگانەی دەستور نین کە مافی کورد ئەدا. ئەوەی ئەمڕۆ کە کێشەیە کاکەزانە ئەمڕۆ سەرکردایەتی سیاسی کورد کە زۆرینەی لای پارتی دیموکراتی کوردستانە لە حیوارەکەی هەرسێ لە هەر چوارمان ئەوە دەرەکەوێت کە سبەی شەڕی گەورە و گرنگ ئەوەیە پۆستی سەرۆک کۆمار چی یەک لای ئەکاتەوە. کاکەزانە لە مێژووی جوڵانەوەی ڕزگاری خوازی گەلی کورد هیچ ڕۆژێ هەوەندەی ئەمەندەی ئەمڕۆ سەرکردایەتیەکی سیاسی کوردی لاواز لەسەر گۆڕەپانی سیاسیان موجودی نەبووە. هەر لە بۆ ئەوەی ئەمە بسەلمێنی کاکەزانە لە 2003 ئەو سەرکردایەتیە کوردەی کە دەچێت بۆ بەغا بۆچی دەچێت بۆ ئەوەی عێراقێ دروستکە لەسەر ئەساسی حکومڕانیەکی شەراکەتی ڕاستەقینەی هاوسەنگی تەوازن هەبێ سەرجەم لایەنەکان بەشدار بن، عێراقێکی فیدرالیەتی هەرێمی تیا بچەسپێ، کورد پشتی خۆی هەبێ لە سامانی سروشتی سەرخان و ژێرخانی ئەو عێراقا، کورد نوێنەرایەتی هەبێ لە سەرجەمدام و دەستگاکانی، کورد بتوانێت لە ناو عێراقدا لە سەرجەم جونگەکانی دەسەڵات بوونی هەبێ، کورد دەستورێک بنووسێتەوە لەسەر دەستی ئەو سەرکردایەتی ئەو ڕۆژە لەو دەستکەوتەیە لەو دەستورەیە کاکەزانە مادەیەک هەیە کە ڤیتۆیە لەلایەن کوردەوە ئەو دەستورە کەس ناتوانێت بێ ئیرادەی کورد دەستکاریکە. ئەمڕۆ با بین کاکەزانە کە ئێمە هەموو مناقەشەی سبەی دەکەین دەڵێن کورد یاخۆ سبەی کام لایەن دەتوانێت پۆستی سەرۆک کۆمار یەکلاکاتەوە. کاکەزانە هەر وەکو بۆ بیرهێنانەوەیە لە عورفی ئەو عورفەی کە سەرۆک کۆمار بۆ پێک هاتەیە بێ، سەرۆکی پەرلەمان بۆ پێک هاتەیە بێ و سەرۆک ئەنجومەنی وەزیرانش بۆ پێک هاتەیە بێ لە دەستورە ئەمە نییە. یەکەم سەرۆک کۆمار لەلایەن سونەکان بوو، بەڵام ئەوە سونەکان بوون بۆ مامجەلالیان بەجێهێشت کە ئەو پۆستە بدرێ بە مامجەلال، کەواتە ئەو پۆستە پۆستێک نەبووە کورد ئەمڕۆ هەموو سەرکردایەتی سیاسی شەڕی لەسەرکە. بەڕاستی کاکەزانە ئەوەی ئەمڕۆ سەرکردایەتی سیاسی کورد دەیکا و پشتی شێرش لەمە بەر پارتی دەکەوێت ئەو جایەکێتی و ئەمجا سەرجەم لایەنەکان ئەوەیە. بەڕاستی ئەوەی کە ئێستا لە بەغا دەکرێت کاتێک کورد کۆڵەکەی سەرەکی حکومڕانی بوو لە بەغدا، کاتێک کە کورد ئەو ڕۆڵە گەورەی هەبوو سەرۆک ئەنجومەنی وەزیرانی ئەگۆڕی، سەرۆکی پەرلەمانی لا ئەدا، دکتۆر مەحموود مەشهەدانی کە سەرۆکی پەرلەمان بوو کورد لایدا، سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئیبراهیم جەعفەری و نووری مالیکیش کورد نیانهێش بێتەوە سەرۆک ئەنجومەنی وەزیران لایەندا لەبەرەوەی نەئەگونجا لەگە بەرژەوەندی کوردە. ئێستا ئەم سەرکردایەتە سیاسی ئەمڕۆ هەمانە کاکەزانە هەموو ئاوات و ئامانجی ئەوەیە سبەی چۆن بتوانێت پۆستی سەرۆک کۆمار یەکلا بکاتەوە، ئەمەش بە پاڵپشتی هێزە هەندێک لە هێزی عەرەبی سوننا و هەندێک لە هێزی عەرەبی شیعە. ئەمە لووتکەی شکستی سەرکردایەتی سیاسیە کە ئەمڕۆ بەجددی هەیە. بۆیە من دەتوانم بەوە بڵێم کە ئەم سەرکردایەتی سیاسی کوردی ئەمڕۆ هەیە بۆتە هۆکاری ئەوەی کەوە کورد تووشی پاشەکشەیەکی گەورە بکە، هەم لە عێراق هەم لە ئاستی ئیقلیمی و هەم کوردیشی تووشی پاشەکشەیەکی گەورە کردووە لە ناو هەرێمش بۆ خۆی کورد لە پاشەکشەیەکی گەورەیە. کاکەزانە ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان کاتێک کە ئەم جۆرە ململانیە سیاسیە دەبینن، سەرکردایەتەکەی دەبینن، ئەمڕۆ لە بەغدا شەڕی ئەوە دەکات چۆن پۆستی سەرۆک کۆمار یەکلا بکاتەوە. کام سەرۆک کۆمارە؟ ئەو سەرۆک کۆمارەی کە هەندێک لایەنی سیاسی لە سەرکردایەتی سیاسی کورد پەتەمای دروستکردنی دەوڵەت بوون، ئیشی ئەم سەرۆک کۆمارە پاراستنی یەکپارچەی خاکی عێراقە. ئەو لایەنە سیاسی کە باسی دەوڵەتی کوردی دەکرد وعدی دابوو ئاڵا لە حەمرین بێ، وعدی دابوو کە ئێمە دەوڵەتین و عێراق دەبێتە جیران. ئێستا هەموو سەرکردایەتەکەی سبەی هەوڵی ئەوە ئەدا چۆن ئەو سەرۆک کۆمارە بەدەست بێنێ کە کاری یەکەمی ئەو سەرۆک کۆمارە پاراستنی یەکپارچەی خاکی عێراقە. کاکەزانە ئەم سەرکردایەتی سیاسی کە ئەمڕۆ هەمانە بەجددی بۆتە هۆکاری ئەوەی بە تەواوی بێهیواییەکی گەورە لە هەرێمی کوردستانە دروست بووە. بەڕاستی خەڵکی لە هەرێمی کوردستان ئەوە جوڵەی سیاسیە بە جوڵەی سیاسی دەچێتە ناو چوارچەوەی جوڵەیەکی سیاسی جیاواز یاخۆت ڕسکێکە دەکرێت بە قەزیەی کوردی مەبەست. دیارە کورد لەم ئاخیرە هەموو ئەم سەرکردایەتی سیاسی ئێستا هەیە کاکەزانە سەرجەم ئەوانەی دەیکا ریسک و قومارە.
لەبەرو ئێمە هەر ئەم سەرکردایەتیە سیاسی لە دوای 2004ەوە چەندین ریسکی بە پرسی گەورەوە کردووە. پرسی فرۆشتنی نەوت بینیمان کارەساتەکەی چۆنە، پرسی ڕفراندۆم بینیمان کارەساتی چی بەدوای خۆیان هێنا. ئێستاکانش چوونە ناو شەڕی بەرژەوەندی ئیقلیمی دەوڵەتە ئیقلیمیەکانەوە بینیمانە چ بەڵایەکی بۆ کورتێناوە و هەرێم بۆمباران دەکرێت و تۆباران دەکرێت لەلایەن وڵاتی ئیقلیمیەوە. بۆیە ئەمەی ئێستا بەرهەمی چوونە ناو زۆر ڕیسکردنە بە زۆر پرسەوە. بۆیە ئەمەی کە ئێستا دەبیندرێ بەرهەمی ئەو سەرکردایەتی سیاسی لاوازەیە کە ئێستا بوونی هەیە. بۆیە بەڕاستی ئەو پرسە گرنگانە یعنی زۆر سەیرە سەرکردایەتی سیاسی کورد لە بری ئەوەی پرسی خاگێک لاکاتەوە، پرسی ئیستحقاقی وجودی کورد لەناو ئەم حکوومەتەیەک لاکاتەوە. ئەمڕۆ هاتۆ پرسی کێشەی سەرەکی ئەوەیە چۆن پۆستی سەرۆکۆمار یەکلاکاتەوە کە هەر خۆشیان ئەو لایەنە بەدەیوت پۆستی سەرۆکۆمار پۆستێکی تەشریفاتیە و هیچ سوودێکشی نییە. ئێستاکانە لە دەوڵەتی کوردیەوە بۆ ئەوەی شەڕی پۆستێ بکەیت هەرچی سەرەکی ئەو پۆستە پاراستنی یەک پارچەی خاکی عێراق بێت. مامۆستا گەڕێمەلات کاک زانام کاغیاسە مامۆستا محەممەد باز لەوەکەن کە ینی دژێشێک بەرامبەر خیتابەکانی پارتی هەیە لەبەرەوەی پێشتر باسی دەوڵەتی کوردی و باسی یەک خیتابی و باسیەوەی کردووە لانی کەم لە بەغدایە خیتابن ئێستا خۆی بە تەنیا ڕۆیشتووە و ئێستا شەڕی ئەوەکە سەرۆک کۆمارێک بەدەست بێنێ کە یەکەم سوێندیەوەی کە یەک پارچەی خاکی عێراق بپارێزێ ئەمانە دژێشینین. زانی کاک زانا من بەداخەوەڵێم ینی حەز ناگەم ڕۆمە وردەکارەکانی کاک غەیاسینەوە پێم وابێ بەڵێ لە هەولێرەوەکاری زمانێکی زۆر ناشرینە نە سیاسیە نە لەسەر ئاستی معلومەتی سەرجادەکەی بەکارێنە بەرحاڵ من ناڕۆمە سەر ئەو وردەکاریانەوە من حەزەکەم جەدەلەکە جەدەلێ بێ لەسەر ئاستیشی بەرز بێت ئەوەی کە ئەو باسیەکە بەڕاستەکەی من ئەگەر بگەڕێمەوە بۆ دواوە بەقەدەت جەریدەیە زیاتر کەم و کوڕەکانی سەرۆک کۆماریەوە کاتێک کە لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە بووە کە لە کوردستان چیکراوە من نامێ بڕۆمە سەر و جەدەلە بەڕاستەکەی لێرەوە نامێ بمە بەشێک لە لێکترازانی ئەو خطابەی کە ئێستا هەیە پێوتێ لێکترازانی ناوماڵی کورد بەڵێ طبعاً لێکترازاوە من هیوادارم قسەی من ئەدای من ڕوانگەی من نەبێتە زیاتر بڵێن فراوانکردنی ئەو کلێنەوە لایەنە سیاسەکانە بە تایبەتی پارتی وێچێتیایە و خۆی ئازادە چۆن قساگالە لە هەولێرەوە. خاڵێکەیە کە حەزەکەم ئاماژەی پێ بدەم و کاک محەممەدیش زۆر باسیەوە کرد بەس باسی مەسلەی ڕیفراندۆمەکە ڕەفراندۆم لای ئەمەش کستی نێناوە باسی مەسلەی دەوڵەتی کوردیەکە پارتی هیچ تەڕاجع ناکا لە مەسلەی دەوڵەتی کوردی و لە ئەو بابەتانی کە پەیوەندی بە داهاتووی خەڵکی کوردستان و قۆناغی هەرێمی کوردستان و تێپەڕاندنی فیدراڵیوێ بۆ کۆنفیدراڵی و بۆ سەربەخۆیی ئەگەر ئەوە دژبەیەک بێ ئەو خطابەی کە بەڕێزە باسی کرد لە مێژووی کەتی نیشتمانی کوردستانە چەندین چارەوە باڵمام جەلال باسی مافی چارەی خۆنووسینیە کردو لە ئێزگەکەشانیانگو ئێرە دەنگی شۆڕشی عێراقە لەبەرەوە ئەمە بەلای من ئەمە جۆرێکە لە تەکتیکی سیاسی ئەمە جۆرێکە لە تەلاعوبکردنی سیاسی و مەشروعی شەبوو هەر لایەنێکی سیاسی کەیکا و بەبێەوەی کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان پەشیمان و بێتینەوە لە ڕیفراندۆم و شانازیش بە ڕیفراندۆمەوەکەین شانازیش بە دەوڵەتی کوردیەوەکەین و شانازیش بە قیادەکەمانەوەکەین و شانازیش بە سەرۆکەکەمانەوەکەین کە دروستکەری ڕیفراندۆم بۆ لە هەرێمی کوردستانە و حیزبەکەی کاک محەممەدیشە بۆ لەو حیزبانی کە بەشدار بۆ لە مەسلەی ڕیفراندۆماوە سکرتێرەکەیان دەنگی پێوە قیادەکەشان دەنگی بە مەسلەی ڕیفراندۆماوە و ئانیش بەشێ بوون و سانعێ بوون لە دروستکردنی ئەو پرۆسەیەدا و لەگەڵ قیادی یەکێتی نیشتمانی کوردستانە کە دیارە قیادی یەکێتی نیشتمانی کوردستان من زۆر ئەکیدم بۆ تەوەجۆی کاک سوورچی بیر ناکاتەوە و ئەگەر لە بەغا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە سیراعێکی ژەبێ لەسەر پۆستێک دوایەوە کە گەڕانەوە بۆ کوردستان جارێکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بە قەناعەتی من بە یەک ئاراستەیشەکەن و بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی کوردستانە خەنە سەر و هەموو بەرژەوەندیەکانەوە واتە یعنی وەرگرتنی بابلین پۆستی سەرۆک کۆمار بۆ پارتی دیموکراتی کوردستان مانای ئەوە نییە ئێمە سبینە لە هەرێمی کوردستانە دەستبینە چەک لەگەڵ یەکتریا و لە یەکتری بکوژین ئەو قۆناغا گوزەری کردووە تێپەڕیوە و هیچ لایەنێک لەلایەنە سیاسیەکان نە پارتی نە قیادی پارتی نە قیادی یەکێتی نیشتمانی کوردستان تحریمی ئەو مۆزوعی کردو ناچێتەوە سەرەوە و ئەمەی کە ئێستا ڕۆیە بە جاری کە منەوە دووباراکەمەوە شتێکی زۆر ئاساییە و ئەم پۆستەی کە ناوی پۆستی سەرۆک کۆمارە مقابلی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانیە مقابلی اتفاقەتی استراتیژی نییە چونکە اتفاقەتی استراتیژی لەلایەن هاوڕێیانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کۆتایی پێهاتووە ئەمە لەسەر زاری قیادی یەکێتی نیشتمانی کوردستان وتراوە و ئەگەر ڕێکەوتنامەی استراتیژی تەفعیلی هەبوایە ئەوایە کاتێک کە سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێرایەوە لە ناو کوردستانە لە ناو پەرلەمانی کوردستانە کوتلەی یەکێتی نیشتمانی کوردستان دەنی بە سەرۆکی هەرێمی کوردستان بایەوە ئەگەر ئەمە لەسەر ئەساسی ڕێکەوتنامەی استراتیژی هەواڵانی یەکێتی داوایەکە
دەکەنەوە کاکسۆرچیش ئەگەر بۆ خەیاڵەوە بۆ دیدگایەوە بیرکاتەوە بڵێمە مقابلێمەیە لە پێم وایە معلوماتەکانی غەڵەتە لانەیە گەر ئەبدەیتێکی زانیارەکانی خۆی بکاتەوە لەوە تێگا کەمە مقابلی ئەوە نیە وەسبەی ڕۆژی زۆر طبیعیە گەریکێتیشمانی کوردستان بگەڕێتەوە کوردستان و ئێمە بچینەوە ناو ئینتیخاباتەکە داوای پۆستی سەرۆکی هەرێم کە داوای پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لای ئێمە زۆر ئاساییە ئەگەر دەنگەکانی زۆر بوو وە کورسی زۆری هێنا پارتی بۆچی کاکزانە مەسەلەن ئەمڕۆ بە تەواوی لە سۆشال میدیا ئەوە هەبوو کە کاکسۆرا عومەریەکێک بۆ لە پەرلەمانتارەکان لە مەسەل لە سەیتەرەکان ئەمری گرتنی کاکسۆران هەیە باشە زۆر باشە ئەم قسەی خەڵکە من زۆرم پێخۆشە ئەوە ڕوبەڕووی داواکاری گشتی و یاسا بکەرەوە ڕوبەڕووی محاکم و دادگاکانی عێراق بکەرەوە بە کاکسۆران ئەگەشتێکی لەسرە ئەگەر توهمەیەکی لەسرە با بیگرن ئەوە شتێکی یاساییە من خۆم حامی پارێزەرم ئەمە یەک دوو و ئەمە واقعێکی ژەیە ئێستا پارتی دیموکراتی کوردستان چۆن بە دوای دەنگدا گەڕێت بۆ ئەوەی کە سبینێ لەناو هۆڵی پەرلەمانی عێراقیە کاندیدەکەی زۆرترین دەنگ بێنێ پێم وایە کێتیشمانی کوردستانانە دووەنە خەریکیەوە بێ و لە دەستپێکی بەرنامەکەشە بەڕێزی زۆر جوانی شارەتت بۆ بابەتەدا واتە بایەمە نەچینە سەر کۆمەڵی وردەکاری و جزئیات لای ئەمەم جزئیاتە نابێ گرنگ بێشتە مەسەلە گەورەکە گرنگترە کە ئەوەیە زۆریش لەسەر ئەوە هەیە کە تاپۆی ڕیفراندۆمەکە لەکوێ هێڵن لەکوێ ئەبێ تاپۆی ڕیفراندۆمەکە لە گیرفانی ئەو خەڵکانەیە کە دەنگیان بە ڕیفراندۆمەکەیەوە لە گیرفانی ئەو حیزبە سیاسی و قیادی و حیزبە سیاسانەیە کە لەگەڵ سەرۆک مەسعود بەرزانیە بەشدار بوون لە مەسەلەی ڕیفراندۆمەکەیە و هەموو کەسێکی ژەبێ شانازی بە قەزی قەومەکەی خۆیەوە بکات ئەگەر لە ناو کوردستان بێت ئەگەر لە بەغا بێت ئەگەر لە هەرچی شوێنێکی دنیا بێت مەسەلەی کوردبوونی تۆ نەپەیوەندی بە پارتیوە نەپەیوەندی بە یەکێتیوەیە پەیوەندی بە خۆرسکێتی خۆتەوەیە ئەوە مافێکی خوددایە خودای گەورە بە تۆی یاوە کە بە کوردی لەدایک بووی و دەبێت ڕیفراندۆم بەشێکە لە هەستی نەتەوەیی بەشێکە لە حسی نەتەوەیی وابێ ئەوە لەناو کەوادرانی یەکێتیشان بابەتا بێت نەک لەناو کەوادرانی پارتیا و ئەگەر مەسەلەی ڕیفراندۆم مەسەلەی مۆرچی ڕیفراندۆم شانازیە بۆ پارتی و مەسەلەی قەومی کاتێک ئەگەر یارمەتیەکە ئەگەر مەسەلەی قەومی ئەگەر مەسەلەی نەتەوەیی ئەگەر مەسەلەی دروستکردنی دەوڵەت پارتی پێ تاوانبار کردێ ئێمە ئامادەین تاوانبار بین بۆ زۆر باشە کاک غیاس ئەو پێی وایە تا ئێستا مەوزوعی ڕیفراندۆمە خۆیەتی پێی وایە کە قەزیێنەتەوەکەوە خۆیەتی ئەمە جوڵەیەکی تاکتیکیە پێت وایە پارتی دیموکراتی کوردستان ئەم شەو ئەتوانێت قەناعەت بتوانێت لەگەڵ هاوپەیمانەکانی نیساب تەواو بکات بەڵێ دیارە من باسی ڕیفراندۆم هەر نەکردووە دوام کاکزانە ئەڵێ قسەی بەڵێ کاکزانە وامزەم گوتی سوورچی باسی ئەگەر سەوتی زیادکەن لە ئێمە هاوڕێیان فەرموو کاغاز من بەڵێ من نەباسی ڕیفراندۆرم کردووە نەباسی پۆستی سەرۆکی هەرێمم کردووە نازم کاکزانە باسی لەوانە کردووای گوتی قسەی ناشرین من قسەی ناشرین نەگوتووە من حقیقەتم گوتووە ئەگەر حقیقەت لای ئێوە قسەی ناشرین بێ ئەو قسانە لای ئێمە فەخر و شانازیە دوو جەنابەت گوتت کە سبێت چ دەگوزارێ دڵنیاتان دەکەمەوە پێش بێم هەتا بێمە ستۆدیۆکانیشتان کە بڵێن لەگەڵتان دابنیشم لەسەر خەت بوومە لەگەڵ هەواڵانمان لە بەغدا نەک طبعا هەمومان دەزانین ثلثی معطل واتە سەیەکی معطل ئەو ضامن پێ ئەڵێن بەشێکی بەڵێ بە ١١٠ تەواوە بێ باوری تەبیست لە 120 شتێ پەڕی کردووە کە سبەی بەشدار نابن ئەمادا کاکزانە باش بزانێتن ئەم بڵێن ئەم کۆبوونەوەیان ئەم جەلسەی پەردانیشتنەی پەرلەمان بەڕێوە ناسی ئەکا بەڕێوە نەچوو بە پێی دەستور یەک ڕۆژ بۆ دانراوە یەک جار بەڵام ئەکرێت تەزیل بکرێت ئەگەر بەیانی برادرانی پارتی و هاوپەیمانەکانی بزانن کە پێیان بڕێ دەتوانن بە پێی یا بڵێن دەستور بە پێی یاساکان تەزیلی بکەن دوای بخەن بۆ هەتا 6 نیسان لە 6 نیسان کۆتایی دێ ئەگەر نەگەیشتە هیچ بڵێن ڕێککەوتنێک و جەلسەکە بەڕێوە نەچۆ جەلسەی بڵێن هەڵبژاردننی سەرە کۆمار بێگومانم بخۆشم یاسام بەکالۆرێسم لە یاسایە ئەمە محکەمە ئیتحادیەک لای دەکاتەوە ئەوە دەبێتن پەرلەمان خۆی حل بکاتن دووبارە مۆڵەت و هەروەها ماوەیەکدا بنرێت کە دووبارە پەرلەمان لە عێراق دووبارە بکرێتەوە باشە کاغاز کاکزانە بازەوە کە پارتی چەند بە دوای دەنگ بە دەنگە بۆی سبینێ ئەو جەلسەیە تەواو بێ چێتیش دووەندە بە دوای ئەوەیە گلەی ئێوە لە پارتی چییە ینی گلەیەکەتان لە چییە نیگەرانەکەتان لە چییە ئێوە زیاتر تیزاهی پارتی قساکە کۆی گشتیەکێتی مەبەستە بەڵێ
وڵای ئەمێن وەکو خۆم زان گلەیم لە چیە گلەی زۆرن ئەو برادرە گوت ناچی ناوردەکاری منیش نامێوسنە بەڵام وەکو خۆم گلەیم لەوەیە تا ئێستا شەواڵان دەرێن ئێمە شانازی بە ڕزگار بڵێن بە ئیستقلالی کوردستان دەکەین ئەم ڕیفراندۆمە بڵێن سەنەدێکە لە جیرفانمان هەر کاتێک دەری دەینین ئەڵێ ئەگەر برادرانی پارتی برادرانی یەشێتی وەکو پارتی بیری نەتەوەیان نییە ئەم باسانەکە کاکزانە کاتێک کە ئێوە داوای ئۆتۆنۆمی ڕاستەقینەتان دەکرد بۆ کوردستان ئەو کاتێکێتی داوای مافی چارەنووسی دەکرد بۆ کوردستان ئەمە یەک دوو نیگەرانی من لە ئەوە تۆ کە ئەڵێ ئێمە ئێستاش داواکاری کە کوردستان ڕزگار برێ و سەربەخۆ بکرێتن تۆ کەسێک ئەنێری بۆ سەرۆکایەتی هەرێم بە پێی دەستوری عێراق سەرۆکی هەرێم ببوورە سەرۆکایەتی کۆمار بەڵێ سێ چار خاڵی هەیە یەک لەو خاڵانە بەڵێ ببوورە لەوانەیە من مستەلاحاتی عەرەبی زیاتر لەبەر لە شوێن لە مووسڵەوە مە خەڵکی مووسڵم وەلەو مستەلاحاتی کوردیش لای من زۆر ئاساییە کە ئەڵێ ئەمە کەسێک تو ئەنێری بە پێی دەستور ئەبێ حامی وحدة العێراق بی یعنی پارێزگاری بەڵێ حامی سیادة العێراق ئەتۆ لەلایەک ئەڵێمە داوای سربەخۆی دەکەین ئەمە سەرۆکەکەت نابێت ینی جیاوازە لە ئەرکەکانی سیادە تۆ ئەڵێ من ئێمە فدرالینە بەڵام ئێمە کە ئێستا معاملە لەگە عێراق دەکەین لە کۆنفرادیش لێمان پەڕاندووە ئەمە سیادەکە ششکات نیازم هیچ شتێک یەکتری ناگرێتەوە من کاک زانە من دەڵێم ئێمە وەکو یەکێتی وەکو پارتی دوو هێزی سەرێکی هێزەکانی تیش ڕێزم بۆیان هەیە بۆ لەوێ ئێستاش کاتماوە چونکە جەلسەی یانی دانیشتنی سبەی بەڕێوە ناچێت ئێستاش کاتماوە دانیشتن بکرێت لە نێوانمان با بگەینە یەک لێک تێگەیشتنێک بۆ تێپەڕاندنی ئەم ئاریشەیان ئەم گرفتە ئەگەر تاکو ئێستاش ئەم مشکلەیە یان برێم ئەو کێشەیە عەرەبە سونی و شیعەکان وەکو کاک محەممەدیش باسی لێکردەوەن هەر دووشان دۆستی کوردینە لە بەرژۆندی خوان نەبێ ئەمە ینی بڵێن کورد بە تایبەتیش پارتی بە کۆسب دەزانن بەرامبەر تێپەڕ نەبوونی ئەم باش پێ دوایە ئەگەر ئەم نیسابە تەواو بێ و پارتی لەگەڵ هاوپەیمانەکانی بەردەوام بێ مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست دەبێت خۆی دەزانی چۆنە هەموو کوت لە شیعەکان لە ناو چارچێوەی بڵێن هەم ئانجی ئەڵێن موقتەدا سەدر هەموو هەوڵەکانی بۆ ئەوەیە ئێمە لە کەدار بکە و ئێمە تەهەمی پەراوێز بخاتن و دوورمان بخاتەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق منیش بە هەمان شێوە ئەڵێم ئەو هەنگاوانێک کە پارتی ئەینێت تەنها بۆ ئەوەیە یەکێتی هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغدا پەراوێز بخرێتن دووری بخاتەوە لە پرۆسەی سیاسی تۆ لە هەرێم هەموو جونکە سەرچەکانی حکومەت لە دەستە ڕاستە ئەڵێ ئەمن کورسیم زیاترە بەڵام خۆ ئێمە هەمومان دەزانانی کورسیانە چۆن بەدەستێناوە لە بەغداش بە هەمان شێوە ئێمە لە بەغدا وەکو یەکێتی چیمانەوە زیاتر لە سەرۆکی کۆمار وەزیرێکی تریشمان هەبوو دێت وایەکی بە پەیوەندیەکانی دێتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەم پرۆسەیە بەردەوام بێت بێگومان ئێستا خۆ من کادرێکی پێشکەوتو یەکێتی نیشتمانی کوردستانم و ئاگاداری هەموو وردەکاریەکێشم نەکەگەر ئێمە قاعیدە یەکێتی ئەمە قبول ناکاتن کاکە ئێمە لە کوردستان دەژین واقعێکمان هەیە هەر نەمێن نەکاک محەممەد نەتۆ نەکاک زانە کەسمان لە دەروی کوردستان نییە شتێکمان لە فەیسبوک خوێندبێتەوە لێرە قسانی لەسەر بکەین تاکو ئێستا لە هەرێمی کوردستان دوو زۆن هەیە دوو دارایی هەیە لە هەرێمی کوردستان دوو هێزی چەکدار هەیە یعنی بە هەموو شێوێک تۆ بتەوێ بەشێکی کوردستان جغرافیای کوردستان پەراوێز بخەی دووری بتەوێت ینی هەوڵ بدەیت کە دووری بخەیتەوە ئەمە مەحاڵە طبعا ئەم هەنگاوانەی پارتی کاریگەری سلبی دەبیتن لەسەر هەرێمی کوردستان و لەسەر هاوڵاتیانی کوردستانیش بەڵێ زۆر باشە مامۆستا محەممەد کاریگەرە سلبیەکەی هەنگاوەکانی پارتی و یەکێتی چی دەبێت بە تایبەتی کە ئەوەی کە کار بۆ نیساب تەواوکردنی نیساب دەکرێت بۆ سبەی دیارە بۆ خۆی ئەمەی شەڕی سبەی بە تەواوکردنی نیساب پارتی پۆستی سەرۆک کۆمار مسۆگەر دەکات بە تەواو نەکردنی نیسابش عێراقش دەچێتە قۆناغێکی نێەوە ئەو ثلث المعطلە سەیەکی پەکخەرە کاریگەری تەواوی ئەبێ و پرۆسەی سیاسی بەرەو تونێلێکی تاریک دەبات بەجددی یعنی ئەوەی کەوا بەڕاستی هەموو کورد ئازاردا ئەوەیە هەموو پرسی کورد ئەمڕۆ ئەم سەرکردایەتی کە ئەمڕۆ هەیە بچووکی کاتەوە لەوەی سبەی پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی دەبێ یا بۆ پارتی ئەم جۆرە سیاستکردنە و ئەم جۆرە سەرکردایەتیکردنە کاکزانە بۆ خۆی
شکستێکی گەورەی لە کورداوە و لە پێگەی کورداوە لە بەغدا. کاکەزانە ئەو کوردەیکەوە هەندێک کاتێک کە بۆ نمونە هەموو عێراق کەوتە بەردەم بە ترسی پێکدادانی هێزی شیعە و سوننا، کاتێکە لە بینی ئەیاد عەلاوی و نووری مالیکیدا لە ژمارەی کورسیەکان لێک نزیک بوون و کوتلەی گەورەیەک لا نەئەبۆیەوە. لە ناو هەولێر و لە پایتەختی هەولێرەوە ئەو پرسە یەکلاکرا عێراق لەو مەترسیە پارێزرا. ئێستا کورد بۆ پۆستی سەرۆک کۆمار پەنا دەباتە بەر هێزە شیعەکان و لەم پەنابردنە پارتی غەڵەتێکی گەورەتر دەکات لە یەکێتی ئەوەش ئەوەیە. چۆتە ناو هاوپەیمانێتێکەوە. ئەم هاوپەیمانێتێک کاکەزانە مەترسیەکانی لە چین بۆ خۆی ئەم ڕزگاری نیشتیمانە دروستکردنی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی خۆی بۆ خۆی دەبێتە دیکتاتۆریەتی زۆرینەی نیشتیمانی. لەبەرەوەی پارتی لەناو ئەم هاوپەیمانێتێک کەمینەیە. ئەم هاوپەیمانی ئەگە بێت و سەرکەوتوو بێ کاکەزانە حکوومەکە تەواو دەسێتە دەست تەیاری سائیرون و مقتەدا سەدر. دووبارە ئەوەی کورد ئەو سەرکردایەتی کورد کە لە سەرەتای 2023 کاری بۆ ئەکرد کە نابێ ناوەندێکی بەهێز بەرامبەر بە هەرێم هەبێ، دووبارە ئەو ناوەندە بەهێزە دروست دەبێت لەسەر دەست و بە هاوکاری چێ بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان. دووبارە ئەم بۆ خۆشی چی شتێک ئەدا بەشداریکردنی پارتی لە هاوپەیمانێتەکەیان ئەوەی کە تێکیدا ئەوەیە ئەو سێ بنەما سەرێکیەی کە سەرکردایەتی سیاسی کورد باڵا دەست بوو کە داینا بۆ عێراق ئەوەش شەراکەتی ڕاستەقینە هاوسەنجی و بەشداریەکی تەواو هەبێت لە حکومڕانی. ئەمڕۆ پارتی بەچوونی بۆ ناو ئەو هاوپەیمانێتیە بەشێکی زۆر لە شیعە لە کورد لە سونە پەراوێز دەخرێن و مەبدەئی شەراکەتی ڕاستەقینە لە عێراقا تێکەچێ، هاوسەنجی لە بڕێوەبردنی عێراقا نامینێ. پێت وایە مەترسی دروستەکە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان مەترسی دروستەکە ئەم هەنگاوە کاکەزانە ئەوەی سەرکردایەتی سیاسی کوردکاری بۆ کرد لە پاراستنی قەوارەی هەرێم و چەسپاندنی قەوارەی هەرێم لە چوارچەوەی عێراقی فدرالیدا بە بەهێزبوونی مەرکەز و دروستبوونی دیکتاتۆریەتی زۆرینەی نیشتیمانی کە ئەمڕۆ عنوانەکەی زۆرینەی نیشتیمانیە. ئەو سەرکردانەی کە لە ناو زۆرینەی نیشتیمانی ئەوانە هیچیان قەناعەتیان بە حکومی فیدرالی نییە، ئەوان سەرۆکی یعنی خاوەنی زۆرترین ژمارەی کورسی لەو هاوپەیمانێتێک کە سەید مقتەدا سەدرا باوەڕی بە هێزی پێشمەرگە نییە، باوەڕی بە هەرێمی کوردستان نییە، باوەڕی بە ئابووری کوردی نییە. ئەو ئەڵێ پێویست ناکە پێشمەرگە هەبێ. ئێمە هەموو لە عێراقین و هێزی عێراقی هەموو عێراق دەپارێزێ. بەڕوونی دەڵێ پێشمەرگە میلیشیایە بەبێ ئەوانە بەبێ ڕەچاوکردنی و خاڵانە چوو بێتە ناو هاوپەیمانێتیەوە. ئەمەی کە باسی دەکەی کاکەزانە ئەوە شەریکەکانی پارتی ئەمەیان نەشاردێتەوە. پارتی بە نسبەت کەرکووکەوە دەڵێ کەرکووک داگیر کراوە، ئێمە ناڕۆینەوە بۆ کەرکووک. هاوپەیمانەکانی لە ناو ڕزگاری نیشتیمانیە تەیاری سائیرون میلیشیاکانی قسەرایە سەلام 150 متر لە بارەگا داگیرکراوەکەی لقی پارتیەوەن لە ناو کەرکووک. جەماعەتی عەزم خەمیس خەنجەر و برادەرەکانی لەسەر دەستی خەمیس خەنجەر ئەو پارێزگارەی کەرکووک کە پارتی پێی ئەڵێ سەپێنراو پیاوی خەمیس خەنجەرە. خەمیس خەنجەر دەکەوێتە بینی ئەو شێخ وەسفی عاسی محافزەکەی ئێستا کە بە وکالەتە ڕازی دەکا بەوەی لە پۆستەکەی بمێنێتەوە شێخ وەسفی عاسی بێتە ئەندام پەرلەمان. ئەمانە هاوپەیمانەکانی پارتین لە ناو هاوپەیمانی ڕزگاری نیشتیمان. بۆیە ئەوەی مەترسیە گەر بێت و ئەمە سەرگرێ ئەگەر پارتی سەرۆکی کۆمارشی دەستکەوێ ئەبێ چاک بزانێ قەوارەی هەرێم ئەکەوێتە بەردەم بەترسیەوە، سەرجەم دەستکەوتەکانی کورد دەکەوێتە بەردەم بەترسیەوە. ئەو حکوومەتەی ئەمڕۆ ناوی ڕزگاری نیشتیمانی ئەو حکوومەتەی کە ناوی زۆرینەی نیشتیمانیە دەگۆڕێ بۆ حکوومەتێکی کا ئەو تەوافقەی کەوا کورد لە بەغدا کورد داوای تەوافق و شەراکەت دەکا، داوای ئەوەی نەکردو لەسەر ئەساسی کەمینە و زۆرینە حکوم بکرێ. ئەمڕۆ پارتی دەیەوێ ئەوە تێک بدرێ لەسەر بنەمای زۆرینە و کەمینە حکوم بکرێ کە ئەمە بۆ خۆی بۆ کورد کە لە عێراقا کەمینەیە مەترسیەکی زۆر گەورەیە. بۆیە ئەمەی کە ئێستا پارتی چۆتە ئەو گەمەیەوە بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمار کاکەزانە بەجددی مەترسیە لەسەر ئایندەی دەستکەوت لەسەر هەموو دەستکەوتەکانی کورد و لەسەر قەوارەی هەرێمی کوردستان لێکەوتەکانی و خۆی شوبهاتت بەقەد ڕیفراندۆم دەبێت لێکەوتەکانی مەترسیەکانی ئەزانی چۆن کاکەزانە ڕیفراندۆم لانی کەم 150 خاکی هەرێمی کوردستانی لە دەستمان چوو بەوەی کەوا ئەم حکوومەتە سەر بگرێ. ئێران و هەندێ لایەنی کە دەبن بە دژمنی کورد بەشێ لە هێزە شیعەکان کە خاوەن میلیشای چەکداری دەبن بە دژمنی کورد، حکوومەتەکەی کە دروستش دەبێ بۆ خۆی لەگەڵی هیچ یەکێک لە مافەڕەوەکانی گەلی کوردانیە
بۆیە ئەمە لە سەرجەم لایەنەکانەوە بە دیقەت بڕوانین هیچ بەرژەوەندیەکی کوردی تێ نییە تەنها بەرژەوەندی حیزبی پارتی تێ لەوەی منافەسەی یەکێتی بکە هیچ پێگەیەک نە لە هەرێم بۆ یەکێتی بێلێتەوە و نە لە بەغداش بۆ یەکێتی بێلێتەوە ئەوەی کێشەی ئەوەیە بەجددی ئەم سیاسەتکردنە و ئەم سەرکردایەتیە کە ئەمڕۆ هەیە کاکەزانە تەواو خەڵک بێئومێد بووە لەوەی سەرکردایەتیەک بەم شێوەیە تەعامل بکە بەم شێوەیە بڕوانێتە پرسی خەڵک پرسی خاک پرسی چارەنووسی ئەم میلەتە بەجددی جێ ئومێد و جێ هیوانە خەڵک بۆ هیوای بە سەرکردایەتیەک هەبێ کاکەزانە کە ئەمڕۆ ئەندام پەرلەمانێک بێ ئەندامی پەرلەمانی کوردستان بی بە ئەمری ئیلقا قەبزت هەبێ لای خۆت بە تاوانبار ئەژماری بکەیت لە سەیتەرەی دێگەڵت دەست کەوێ دەیگری بەڵام لە بەغدا دەچی بۆ لای کاکسۆران کە پەرلەمانتارێکی بەڕێز و کەسێکی بوێرە دەچی لە بەغدا لەگەڵی دائەنشی بۆ ئەوەی پۆستی سەرۆک کۆمار بەدەستبێنی پێم بڵێ خەڵکی هەرێم بۆ قەناعەتی بەم جۆرە لە سیاسەتکردن و بەم جۆرە لە سەرکردە هەبێ کاتێک کە تو سەردانی بەرەی تورکمانی دەکەی دەڵی بەرەی تورکمانی دژی داخوازیەکانی کووردە لەگەڵ ئەو کەسانە تەحالف دەکەی کە پارێزگارەکەی کەرکووکیان هێشتەوە چۆن خەڵکی قەناعەت و قەناعەتی بۆ بمێنێکە ئەم دەسەڵاتی ئێستا سەرکردایەتیەکە شایستەی ئەوە بێ مامۆستا سوپاس دەکەم بۆی کاکزانە ئەگلەی تەوازنی کاتەکە کاکزانە 150 مەتر هێزەکانی سەرای سەلامی سەر بە موقتەدا سەدەر لە بارگای پارتیۆ دوورن ئێوە هاوپەیمانین پێشتی پێشانەڵێن داگیرکردیانی چۆنی ئەمە ئەوە قسەی مامۆستا محەممەد کاک محەمەد لە کەرکووکەوە دانیشتووە باسی ئەو جەبهەیە کاکە پارتی تیا جەبهەکەی کە لای کاک محەمەد کوهایەمانە شەریفی مەکە بن و مالیشی معاشی خەڵکی کوردستانی بڕیوە و کە نامێ بڕۆمەسە وردەکاریەکانی بڕینی معاش بە پێشنیاری شێ بڕاوە معاش و باسی هادی عامری ناگا کە چی هەیە و چۆن ڕەبتی لەگەڵ وڵاتی ئیقلیمیەکانە تۆ باسی تەحالفەکەی پارتیەکە هیوادارم ئەمەنە یەک تۆز ئینساف هەیە لە باسکردنی شتەکانە چووکم من لە جەنابەت تێگەم لانەیە جەنابەت مەسەن جە پارتی بی ئەنتی پارتی بی بتێت پارتی بخەیتە زاویەکەوە کە گوایە ئەو تەحالفی کە پارتی کردوێت بە لە بەرچاوگرتنی ئەو هەموو کێشانەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیان نەکراوە پارتیە لە خۆی فڕاتە تەحالوفێکەوە کاکە سیاست خۆوان ناکرێت قابلە قیادیەکی وەکو پارتی دیموکراتی کوردستان خاوەنی 7 ساڵ لە تەجروبەی سیاسیە کاتێ بچێت تەحالوفێکی سیاسی ڕێکەوتنامێکی سیاسی بکات ئەو بابەتانی کە بەڕێزێ باسکی لە بەرچاو نەگیرابێ هیوادارم بە ئینسافەوە قسە بکەی هیوادارم توهمە نەبەخشیتەوە تێگەی دوو ئاراستی سیاسیە لە بەغایە پارتی دیموکراتی کوردستان دانیشانی هەڵبژاردووە کە بە نەزەری پارتی ئەم لایەنەیان لە لایەنەکانی کە باشترە من ڕاستە لە نوقتەیەکە هاوبەشم لەگەڵ ئەو دوو برادرەیە طبعا هەلومەرجێکی سیاسی خراپ لە عێراقایە دوژمنەکانی کورد زۆرن لە عێراقا دۆستەکانی کورد کەمن تێگەی بەڵام بە حکمی جیپۆلۆتیک بە حکمی جیگرافی سیاسی تۆ دەبێت لە ئێستادا لە ناو دەوڵەتی عێراقا بیت دەستورێگەیە لە ناو دەوڵەتی عێراقا توی ڕەپت کردووە بەم وڵاتە فاشیلەوە تۆ لە ناو ئەم وڵاتە فاشیلەیە لە ناو ئەم سیاسیە فاشیلانی ناو بەغایە ئەبێت لە زۆر خراپێ گەڵبژێری لەگەڵیا تەنسیق بکەیت یاخود ئەوە تا ئەگەر تۆ ئەمۆت پێ باش نییە ئەوەی کە ئێستا باسی ڕیفراندۆممان نەکرد و جەنابدان دژی ڕیفراندۆم بوون و ئەتانگو ئەمە خراپە ئەم مەسەلەی ڕیفراندۆمە کە پارتی کردوێتی فەرمووەرە دەست بخەنە ناو دەستی پارتی دیموکراتی کوردستانەوە لەم دەوڵەتە شکست خواردووە نەجاتان بێت بەڵام ئێوە ئەمەیان ناکەن ئەمەیان بەخرا ببینەوە مەسەلەی ڕیفراندۆم بەخرا ببینەوە مەسەلەی جیابوونەوەی کورد لە دەوڵەتی عێراقی بەخرا ببینەوە بەڵام لەم سەرەوە ئەگەر پارتی بچێتە ناو تەحالوفێکەوە ئەڵێم تەحالوفم بەترسیدارە هەموو تەحالوفەکان بەترسیدارە لە سیاسەتدا هیچ گرنتیەک نییە لەکوا لە عێراقا سیاست گرنتیە بووە ئەو دوورادەرە لە هەولێر و کەرکووک و با پێم بڵێم زانام سیاست لە ناو عێراقا کەی بە منطق کراوە کەی بە زانست کراوە کەی بە لۆژیک کراوە بە چ فاکتێک تۆ پێم بڵێ ئەمەیان باشە و ئەمەیان خراپە ئاتۆ باسی وەرە ئەو تەنسیقم بۆ بکە کە برادرانی کێتیشمانی کوردستان کردویانە لەگەڵ چیا کردویانە لەگەڵ دژمنەکانی گەلی کووردا کردویانە ئێکامیان تۆ باشترە لە زۆر خراپێکا بێ خراپێکیان هەڵبژێری ئەمە یەک دوو پارتی دیموکراتی کوردستان لەم قۆناغەدا بە هیچ جۆرێک جاری کەشەوەڵێمە من بەرپرسم لەم قسەیە من ئەندامی مەکتەبی ناوەندی ئەعلامیم لە سەرکردایەتی سلێمانی پارتی دیموکراتی کوردستان نەیەڵێ استقرارەتی سیاسی لە کوردستان تێکچێ بەمەر جێگەرێکی ژمانی کوردستان تێکی نەیە لە ناوچەکەدا ئەوە تا کادرەکەی چێژمانی کوردستان لە هەولێرەوەڵێت ئەڵێت وەڵامە تەسیراتی هەبێت لەسەر پەیوەندیەکان لە ناو کوردستانە
یعنی چۆن ئابا بۆمان شەرحکە لەسەر چه ئاستێک لەسەر چه ئاستێکی پەیوەندیەکانی لەگەڵ پارتیا خراپە بێ یاخود ئەوە تا ئەبێ لەگەڵ پارتیا دەست بنە چەک لەگەڵ یەکتریا و هیچ کۆنتاکتێک لەگەڵ پارتیانەکە کە پارتینە حیزبی زۆری نییە لێرە حەجم و قەواری یەکێتیشمانی کوردستان ئێستا وەکو پارتی دیموکراتی کوردستان نیە بە پێی ڕێژەی کورسەکان بێ پارتی زۆری نییە ئێستا لە کوردستانە لە عێراقا بێ زۆری نییە لەسەر ئاسی کوردستان تاوان باسیەکەم بە مقارنە لەگەڵ هێزە سیاسیەکانە سەرنجی خۆتم پێ بڵێ بۆی من مفرداتی سیاسی و ئیملاعاتی سیاسی فڕێدرێت ئەبێ خەڵک ئەگەر سیاسی بێک ئەگەر بە منطق سیاست کات پێشەوەی هەر جملێکی سیاسیڵی بیری لێ بکەیت دوو من یەک قساکەم ئەمە سێم سبینێ ئێمە چینە ناو پێشبڕکێکەوە ئەگەر هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان پۆستەکەیان بردەوە و کاک بەرهەم بوو یاخود کاک لەتیف ڕەشید بوو بە سەرۆکی کۆماری عێراق بێگومان بە پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی لێکە و دەلیلیشم هەیە بۆ بەڵگەشم هەیە لە پێشم ئەم قۆناغی ئێستادا کاتێک کاک بەرهەم ساڵح لە خۆی کاندید کرد بۆ سەرۆک کۆماری عێراق ئێمە کاندید یەکمان هەبوو لە ناو پەرلەمانی عێراقا کاک بەرهەمیش بوو بە سەرۆک کۆمار و ئیسقرارەتی سیاسی شتێک نەچوو پارتیش لەگەڵ یەکێتیان تەحالفی کردەوە تێگەی و هیچ کێشەیەکی وا بۆ جۆرەی کە ئەم برادەرانە باسیەکەن ئەم سوڕەیە دروستەکەن لە ناو خەڵکە کە بەداخەوەمە سوڕێکی زۆر خراپە و خەڵکی کوردستان لە ئێستادا بە کۆمەڵە قەیرانە تێپەڕێ نابێ ئێمە ئەوەی کە هەمەکانی خەڵکی کوردستان زیاد سپاسەکەم کاکزانەکە خیاز دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بڵێ کاک زانا من نەمگوتووە پەیوەندیەکێتی و پارتی تێک ئەچێ من ئەڵێم ئەو هاوپەیمانیە کە پارتی چوویتە ناوی ئەم هاوپەیمانیەستان بڕۆ ڕۆسەکانی پێشۆخزانە چی دووتوە ئەڵەی پەیوەندیەکە لەسەر ئاسی کوردستانە بە جارێکە پێداچوونەوەی پێداکرێتەوە بڕۆ ئەگەرم قسەوە نەکردو من بەڵێ بۆ بەڵێ خۆ من نەمگوت ڕاستە پێم مەبڕە پێم مەبڕە زۆر قسە پێم مەبڕە من نەمگوت لە بەرامبەرێک ڕاگرین بەڵێ بابا داکرد بێت جارێ خۆی کردکە من نەمگوتێ قازیفە و شەڕی ناخۆ دەست پێ دەکەن و بیکەسی من گوتم بەڵێ لەسەر حکوومەتی هەرێم ئەوە بەرەو هەر بژاردن دەچین بەڵێ کاریگەری دەبی دوای من گوتم کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبی لەلایەن ئەو گروپە چەکدارانەی کە لە عێراقن و لە ئێرانیش دەوڵەتەکانی دەوروبەریش دوو هاوپەیمانی ئەمە یەکێوەکو یەکێتی هاوپەیمانیمان لەگە ئیتالی تەنسیقی نییە ئێمە تەنها پێکەوە لەو دوێنێ بڕیارماندایە کە پێکەوە دەنگ بدەین دژی پێکهێنانی ئەم دانیشتنە لەبەرەوەی لە بەرژەوەندی ئێمەدانە تۆ ئەڵێ ئەگەر کاندیدی یەکێتی دەرچ و دەستخۆشی کاشی من تا ئێستا شێوە دەستخۆش بەرهەم نەکردووە دەستخۆشی لە چێ دەکەن من دەڵێم ڕاستە ئێوە هاوپەیمانێکی کۆنکریتیتان هەیە هاوپەیمانیەکە پشتیوانی ئەو دەوڵەتانی ئەقلیمیش ئەو هاوپەیمانیە دەنگتان زیاتر لێمە بەڵام بە پێی دەستور مافی بە ئێمەداوە ئێمەش دەتوانین سبەی بە پێی ئەو تلفی معاتال نێڵین دانیشتەکە بەڕێوە بچیتن و ئەم دانیشتە بەڕێوە ناسی گرنتی دەدەمێ دوام کاشی من ئەتوو کە قسان دەکەی خۆش نازانی پێشتر چت گوتی ئێستا چ دەرێ بەس پرسیارێکی لێ بکەم لە کۆتایی تو ئەو خوای پێم بڵێ پێشمانگێک ئەوە ڤیددیوەکەشم لایە کە مقتەدا سەدر گوتی پێشمەرگە میلیشیان ئێوە بەرامبەر ئەم قسەی مقتەدا سەدرستان هەیە بەس پێم بڵێ ئەم خۆ باسی ئەمریکام بە هێزی پێشمەرگەی و تۆ میلیشیە ئەمە 100 جار پێڵێن هێزی پێشمەرگە هێزی ئەم ڕۆڵەیە بەڵام ئێوە لە بەرامبەر ئەوەی کوردی خەڵکی کوردستانی بڕی ئێوە چیڵێن دەی فەرمەوە ئەمە لەبەر شاشیەکەین و هەموو خەڵکەمان هیچ هاوپەیمانیەکمان هیچ هاوپەیمانەکان لەگەڵ نیمانە لەگەڵ نووری مالیچی و غیری نووری مالیچی و عادل هیچ هاوپەیمانێکمان بەڵێ دوا سەرنجی خۆتم پێ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورد من دوا سەرنجش لە ماوەسە خۆم هەموو حزبە کوردستانیەکان ئەوانەی کە بەشدارن لە بەغدا ئەو جەسێ بەڕێوە ناچی کۆتایی بڵێم دانیشتەکە ئەبێ بە خۆدا بچینوار هەمومان داڕشتێکی تر بکەین بۆ بەرژەوەندی ملەتی کورد نە لە بەرژەوەندی تەشی حزبایەتی سپاس مامۆستا محەممەد دوا سەرنجی بەڕێستان کاکەزانە لە دوای ئەنفال لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول لە هیچ سەردەمێکی تاریخیدا کورد خاوەن سەرکردایەتیەکی سیاسی شکست خواردووی لەرزۆکی وەکو ئەمەی ئێستا نەبووە ئەم سەرکردایەتیە سیاسیە کوردی لە خاوەن ماڵەوە لە بەغدا کرد بە میێوان لە خاوەن سەروەت و سامانەوە کرد بە سوالکەر ئێستا لە عێراق وەکو سوالکەر سەیری کورد دەکرێت بۆیە هیچ هیوایەک بە سەرکردایەتیەکی سیاسی نییە هەموو توانەکانی بۆ ئەوە بێ پۆستێک لاکاتەوە ئەم سەرکردایەتیە سیاسی ئێستا
لە ئاستی پرسی خەڵک نییە لە ئاستی پرسی نەتەوەی و نیشتیمانیە بەڕاستی سەرکردایەتیەکی بێهیوا هەموو خەڵکی کوردستانی بێهیوا کردو. سوپاس بۆ بەڕێز غیاز سورچی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسڕەدی سکرتێری مەکۆی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان. سوپاس بۆ کاک زانا تۆفر کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان. سوپاس بۆ هەرسێ میوانی ئازیزم. بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن بە هیوای ئەوەن کە سبەی هەر هەنگاوێک بێت لە بەرژەوەندی کورد بێت. ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە.